بگەیدی یانەکەما گراوی شڕ ئەو چراویش گڕ چلنا عجیب بەرەکە بازە دوو لە سۆبەکەی دوو کاڵ کەرو چبینایانەکەن گاسی جنا شەیتان یا ئەژدیهان هاوار وە ماڵم مقەدەرێ قومیان هەر مەڵا بانگدای زانام پام باروکیش زنیێنە خواڵە گیان نیشانەیە گولەنە یاواشڵای بلمی بزانمی چێشە ڕاست ماچوو بەسەر سلاوە ئەفوە بێسەر سلاوە بەیدێک ناچەکە ئەو کوڕەکە بەیدێ شوونی مرە ئەنامە ئالتەرین فرسەتاکە ئیشە گیشە دەیدیش ڕاست دەیدش دەیدیش دەیدیش گوشتی دەیدیش شوار پا دەیدیش دەی سەد کەروپەنە خمایندی گێجاڵەکە وێمان ئادی دیت چ نەگەورە بێ ئەشدی هابی شاخێش بێنێ دەمشراویر ئێ ئاویچ کێرە خەریک و دەمشەوە چێشی بی ئانە ماچوو دێوێەوە وتەن سەر و تەختە کاماوە هەڵمەتەش پێی بەرمی ئیسە وتە ئەری سەوتە زوو کردی کوڕەکە یایسە یا حیچکەی سەرێش بڕدی پێشەکەش هەر ماڕمی کوشمێش دەی ئانە چێشە دەی ئانە کناچڵێنە فرە زەریفەنە ئاە فرێ وەشڵێنێ دروست پێسە و فریشتڵا فریشتە ئانە ژەنینە وەگر و ژەنا پێسەنێ ژەحری پەڕێنێجە درۆ و دەلەسەی کێ کام درۆ دەلەسە مەزان و وەلێ من قینی منە چەنە بەس قسەی مەکەرە هاشکەری بە دای بەهاش بۆوە بە هیچ جۆرێ مەبوچێ منەوە هۆشتا بوو خەریکە نەوەرمێزەوە چێش کەرمی ژەنی ئازای بیدی کوڕەکە ئازای بیدی ئەسڵەن مەتەرسدی کاکە تەڕەنە فرەی چیەنە چی مشی و شورمی دەی ئیکارە شازادەی وەشاڵ کەرو من بە خاتەش وێم زوو خەتەر منیچ فێڵ و کەڵەکەکەش خەریکە جوابمەوە وەلیم ئیسە ماچوو تاپەنێ حەچنەکە کار کردی پێشەنا دوێ ئەل نەسواری تابا گۆشمەیدی بە قسە ئاکابراڵەی زوو کردی کوڕەکە وێ شرتای فرە سەختە ڕیشەکە مامەل و ئاوی مشیۆ بلمێ دلێش مشی و گل لێ بەما شورمی ئیسا تۆ چیەکەرە دەی چێش کەرو ڕازێ ماپەی کە ڕازێ ڕاچێ با ڕاستە بوو بە ئاشقانی بوو دەی ئەوێ جەڕوا شازایە بێ ئاشازایی تو بینی و ئاشازایە عاشقە بیە فرە سەختە نا فرێج ڕاحەت بێ گر کە زانی کە ئاشازایە چ نەزەریف و مەکین بێ تەنیا کەسێک کە دیەنم چوارشانە وەش قیافە بێ باڵابەرز بێ هیچ لێو هیچ کەس نیا کە پێسەواری بۆ باتێنیش بەنێ وەشش مسیەی بەردێنیش گێڵای ژەنی گەورەترین دەردی سەر